بەڕێزانم کاتەوە کاتێکی ژیانتان شاد و کامرانی بێن لە شوێنێک بینەریە من سڵاوی گەرمی کارمەندانیە ناوتان لێبێت. تونند و توێژی ئیسلامی ئایا لە ڕەحمی ئیخوان موسلیمینەوە هاتوۆتە دەرەوە؟ ئەگەر لە ڕەحمی ئیخوان موسلیمینەوە هاتوۆتە دەرەوە تا چەند پێویستە لە ئێستادا ئیخوان موسلیمین پێداچوونەوە با فکری خۆیدا بکات. ئەگەر واژ نییە بۆ لە ئێستادا بەشی زۆری لێکۆڵیارەکان ئاماژە بەوە دەدەن کە تونند و تیژی ئەو هێزانی کە لە ئێستادا لەژێر پەردەی ئاینی پیرۆزی ئیسلامدا تونند و تیژی ئەنجام دەدەن لە ڕەحمی ئیخوان موسلیمینەوە هاتوونەتە دەرەوە. ئەم تەوەرە و چەندین تەوەری تر لەوانەش قسەکردن لەسەر دەوڵەتی نەتەوەیی و چارەنووسی دەوڵەتی نەتەوەیی کە ئایا بەرەو کوێ دەڕوات و ئایا پرۆژەی دەوڵەتی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستی هێناوە یان هێشتا پرۆژەیەکە ئومێدمان پێی هەبێت و هەوڵی بۆ بدەین. هەروە قسەکردن لەسەر بەراوردکردنی ئەو تونند و تیژیانێکە لە ئێستادا لەژێر پەردەی ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەنجام دەدرێن لەگەڵ هەمان ئەو تونند و تیژیانێکە لە ڕابردوودا لەژێر پەردەی هەرێکێک لە ئایدۆلۆژیا جیاوازەکان و بە تایبەتیش لەژێر پەردەی ئایدۆلۆژیای مارکسیزمدا ئەنجام دراون. بە خۆشحاڵیەوە لە ماوەی ئەم کاتژمێرەی داهاتووماندا ئەبوو بەکر عەلی نووسەر و سیاسەتمەدار وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. کاک ئەبوو بەکر بەخێر بیت بۆ ستۆریۆی نارتی. زۆر سپاس کاک ئەبوو بەکر. لەگەڵ ئەو تونند و تیژانێک کە ئێستا ڕوئەدەن و بە تایبەتیش ئەوەی کە لە عێراق و سووریا ڕوئەدات بەشی زۆری لێکۆڵیاران گەڕاونەتەوە سەر ئەو باسەی کە هەموو ئەو تونند و تیژیانەی بە ناوی ئیسلامەوە ئەنجام دەدرێن لە ڕەحمی ئیخوان موسلیمینەوە هاتوونەتە دەرەوە. تا چەند لەگەڵم بۆ چوونیت؟ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. من پێم وایە مەسەلەی تونند و تیژی لەوە گەورەترە بە تەوژمێکی سیاسی دیاریکرا و تەسیفکرێ. ئیخوان موسلیمین بەرهەمێکی واقعەکە ئەو گریمانەیەش بەڕاست بزانین کە ئەم توندڕەوی ئێستا لە ڕەحمی ئیخوان موسلیمینە هاتووە دەرەوە ئەو بەرهەمێکی واقعەکە بەرهەمی واقعی سیستمێکی سیاسی دواکەوتوی سەرکوتی پۆلیسی دیکتاتۆریە کە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە حکمی ئەم ناوچەی کردووە کە سیستمی سیاسی ژیانی سیاسی ئینسان کۆمەڵگای مسخ کردووە شێوان دوێتی لەم شێواویەیە ئاساییە کە کۆمەڵە خەڵک لەناو تەیارێکی دیاریکراوە ئەژین بەرگەی ئەو هەموو زەبر و زەنگ و یعنی فشارە نەگرن بە جۆرەی ناڕاستە بێکەنەوە. دەبەرەوە بە پلەی یەکەم ئەو تونند و تیژەی ئیسلامی هەیە کاردانەوەی بۆ تونند و تیژی و داپڵۆسینێکی عەلمانێتێکی دواکەوتوی هەڵنەکردو لەگەڵ دیموکراسی لە ڕابردووی ئەم ناوچەی ئێمەیە کاردانەوەیە بۆ نەبوونی ژیانێکی سیاسی تەندروست بۆ نەبوونی ئازادیە کە هەمومان بتوانین خۆمان لەبەر خۆرەکەی هەڵخەین و ئەوەمان کە بە کەڵکی ژیان ناین و مەرجی منافەسەی ژیانمانتیانە بتوێنەوە نەبوونی دەوڵەتێک کە هەمومان بگرێتە خۆی هەمومان وەکو هاوڵاتی یەکسان و لە ئەرک و لە مافە بگرێتە خۆی بە پلەی یەکەم تونند و تیژی بەرهەمی ئەمەیە. باشە بەڵام ئەو تونند و تیژەی کە ئێستا لایەنانەوە ئەنجام دەدرێن هەر لە بنەڕەتا و لایەنانە خۆیان بڕۆیان بە دیموکراسیەت نیە و دیموکراسیەت بە کوفر و ئیلحاد داهێنێن. ینی بۆ ئەمە پەرچەکردارە بەرامبەرەوەی کە دیموکراسیەت نەبووە. نا بەداخەوە ئێستا تەنها هەندێک گروپی پەرگیری وەکو داعش و مەسەل هەندێک ئەو گروپەتون ڕاوانە نەبێ بە شێوەیەکی گشتی گروپە ئیسلامیەکانی تر دیموکراسی بە دەستکەوتێکی مرۆڤایەتی زانن وە لە چوارچەوەی گەمەی دیموکراسی لە ڕۆسفی بکەین لە ناوچەکەی وەکو چێ ینی وەکو چێنە ئەتوانین بڵین وەکو چێنە ئەسڵەن ئەوانەی کە بڕۆیان بە دیموکراسی نێستا لە چوارچەوەی قانونی دەوڵەتا و لە چوارچەوە ئاسایەکەی گەمەی دیموکراسی ناکەن یعنی ئەوانە بێ بژمێرین ئەوانە چێن ئەوەکانێتتر بەگشتی لە دنیای ئیسلامیە هەڵبژاری هەڵبژارنەکانەکان یعنی گەمەی دیموکراسیان قبوڵە بڕوان بە تونند و تیژی نەماوە بڕوان بە تێزی دەوڵەتی ئیسلامیش نەماوە بە پیادەکردنی شەریعەش نەماوە زۆربەی زۆریان چکۆم بەڕاستی تێزی دەوڵەتی ئیسلام و پیادەکردنی شەریعەش بۆ جۆرەی لە ئەدەبیاتی ئیسلامی 50 ساڵی ڕابردووە هاتووە لەگەڵ سەرەتاکانی دیموکراسی و بەیەکەوەژانی ئاشتی خوازانە و بە ئارەزوومەندانی جێبەجێکردنی ئیسلام لە کۆمەڵەکەی هاوجەرخە ئەوانە ناگونجێ ئیسلامیەکان قۆناغی زۆریان بڕێوە نابێ ئێمە لە ڕووی مێژوویە حکمیان بەسەرا بین کە لە ڕووی مێژوویە و کولتوری ئەم ناوچەیە بەداخەوە بە ئیسلامی و نائیسلامیەوە جگە لە هەندێ برگەی مێژووی کە جۆرە لە لیبرالی سیاسی تیا بۆ لە پێشپەنجاکانە کولتورێکی نادیموکراسیە چکم لەژێر هەژمونی ڕادیکاڵێتی ئەلمانی و ئیسلامیە. بەڵە باشە ینی ساتوانین بڵین کە تەوژمی ئیخوانی لە زۆربەی زۆری وڵاتانەیە کە تیا ممارسی سیاسی خۆی ئەکا ژیانی سیاسی خۆیەکە دەستی لە مەشروعی خلافەت و دەوڵەتی ئیسلامی هەڵگرتووە. ئەگە ئێمە ئیخوان بە بڕای من هین نەماوە ئیخوان تەنا قوتابخانەیەکە وەکو خلافەتی سەردەمی عەباسی لاتەوە بە بڕای من خەڵک لە میسر حکومیە کرد لە ئەفغانستان حکومیە کرد لەو سەری دنیا حکومیە کرد بۆ جۆرە لە ڕەوایەتیە هەر بۆ سوود لە ناوەرگردەکەی خوتبیان بە ناوی خەلیفی عەباسیەوە خوێنێتەوە بەبێ ئەوەی ناوێک بێ ئیخوان زیاتر ناوێکە قوتابخانەیەکە ئەسڵەن ئەوانەی کە لە ڕووی مێژوویەوە ئیخوان بوون ئێستا ئیخوانن بەجێشتووە لە ڕەنگە بۆیە ئەزمموی ئیخوان تا ڕادەیەکی زۆر ئێستا ئێمە لە میسر قەتی ببێنین بۆ من ڕاشد غەنووشی کە لە ڕووی مێژوویەوە ئیخوانە
ئەزمونێکی زۆر جیاواز پێشکەشەکە بۆ نمونە داد و گەشتە پێدانی مەغریبی کە ئیخوانە ئەزمونێکی زۆر جیاواز پێشکەشەکە ئیخوانەکان مەسەل لە ئوردون و لە کوێت و ئەمانە بەشداری گەمی دیموکراسی لە میسریشە بەشداری گەمی دیموکراسی بوون بەڵام بەداخەوە ئەو دیموکراسیە تازە پێگەیشتوی میسر بەو شێوەی لێ هات کە لێ باشە تۆ بڕات بەوەیە کە ڕاشد غەنووشیان تەجروبەی تونسی تەجروبەیەکە بڕای بە دیموکراسیەت هەیە و خۆی لەگە ژیانی سیاسیا گونجاندووە من ئەلمانیەکانی تونس لە هەڵبژانەکەی ئەم دوایەیە کە ڕاشد غەنووشی حیزبەکەی پلەی دووەمی هێنا و پلەی یەکەمی نێنە و پیرۆزبایی لە حیزبی یەکەم کرد کە حیزبێکی ئەلمانی سیکولار بوو ئەوان شاتیان بۆدا کە ئەمانە دەستکەوتەکانی دیموکراسیان هەزم کردووە و من دڵنیا شتەکە مەگەل لێ پسراوەتی غەنووشی و حیزبەکەی نەبوویایە ئەو پیلانەی لەسەر میسر بوو لەسەر تونسیش هەبوو ئەزمموی تونسیش بە ئەزمموی بە دەردی میسرە چوو بەڵام ئەوان وازیان دەستیان کێشایەوە لەسەر وەزیران ڕۆشنە ئەو دیوتارەکەەوە و هەندێک خۆیان کێشایەوە بۆی ئەو پیلانی کە لە دژی وڵاتەکەشانەیە لە کۆمەلگاکانەیە سەر نەگرێت هەست بە لێ پسراوەتی ئەوان تونسی دوورخستەوە بە عیلمانی و ئیسلامیەوە لە ئەزممونێکی تاڵ و جێگای ناستایشی و باشایی ئیخوانەکانی مسر هەستیان بە لێ پرسراوەتی نەکردووە ئەزممونەکان وای لێ هات ئیسلامی ئیخوانەکانی مسر هەڵی سیاسیان کرد بەس تاوانی سیاسیان نەکردووە تاوانی سیاسی بە بڕای من حیزب سکولارەکان و سوپا کردوێتی ئەوان هەڵیان کرد بۆ نمونە زیاد لە پێویست خۆشباوەڕ بوون بە دۆخەکە زیاد لە پێویست خۆشباوەڕ بوون بە سوپا زیاد لە پێویست چوونە پێشەوە توانای خۆیان دەرخست بۆ نمونە هەڵە بوون لەوەی خەڵکیان پاڵاوت بۆ سەر کۆماری نەمافیان نەبوو مافی خۆیانە مافی یاسایی و ئەخلاقی خۆیانە بەڵام شتێک مافتە بێ بەس دۆخە سیاسیەکە چەند بەرگاگرێت بۆ نمونە دۆخی ڕاگوزەری دیموکراسی بەرگی ئەوە ناگری هەندێک لە حکومە بن و هەندێک ئۆپۆزیسیۆن بن ئەبێ هەمووان قۆناغەکە بەیەکەوە بەسەرکەوتوی بەسەر برن هەڵەی سیاسیان نەبوو بەڵام تاوانیان دەرحەق کرا کە سندوقەکانی هەڵبژاردن لەژێر زنجیری تانکی کودەتایەکە لە ڕاستیە زۆر باشە قسە لەسەر ئەوە کەینەوانێ بەڵام بە نەمەوێت لەسەر ئەزمموی تونس بوەستم لەسەر ئەزمموی حیزبی نازڵ لە تونسا ڕاشد غەنووشی سێ ڕۆژ پێش ئێستا حازم ئەمین لە ڕۆژنامەی حیاتە راپۆرتێکی تێروتەسەلی لە داتای بڵاو کردوەوە باسی ئەوە کات کە ڕاشد غەنووشی بڕای بەوە هەیە خۆی لە ژیانی سیاسی تونسا بەشداری بکاتەوە دەرگای بۆ ژیانی سیاسی لە وڵاتەکەی خۆیان کردوێتەوە بەڵام بەپێی ئەو داتایی کە حازم ئەمین بڵاوی کردوێتەوەوانێ لەوەتەی حزبی نەهزڵ لە تونسا لەسەر حکومە تا ئێستا 4000 سەلەفی تونڕەوی چەکدار ڕێگەیان بۆ خۆشکراوە کە بێنە تورکیا و سووریا بە هیچ جۆرە من قەنەعاتم بەو داتایانە نییە داتای وەزارەتی ناوخۆی تونسا خەڵک لە هەموو وڵات دڵنیاتە کە مەگەرەوە داتای حازم ئەمین خۆشی نییە لە وەزارەتی خەڵک 2000 کەس لە بریتانیاوە هاتوونە ناو داعشەوە لە هەرچی وڵاتی ئەوروپیاوە 1000 کەس و 1500 کەس و چەند هزار کەس هاتوونە ئەمان ڕێگەیان بۆ خۆشکرابێ هەرگیز قەنەعاتم پێ نییە چکم لەگەڵ بیرکردنەوە و نەهجیانە ناگونج بیرکردنەوە نەهجی حیزبی نازڵ باشە قسە لەسەر ئەزمموی میسری کراگەرچی نامێت زۆر لەسەر ئەوە بوو ئەستم بەڵام هەروەکو زانیاریەک هەڵە سیاسەکەی ئیخوان یان محەممەد مرسی لەوەیە بوو کە مەکتەبی ئڕشادی محەممەد مرسی و خۆشی ئەوترێت کە سەر بە باڵی قوتبیەکان بوون لەناو ئیخوان مسلمینە کە ئەمانە بە باڵاتون ڕۆکەی ناو ئیخوان مسلمین ناسراون هەڵەکە ئەمە نەبوو کە ئەم تەجروبەی بەرەو هەڵدەیار برد بۆ شێوەی لێکرد بە بڕای من نەخت بە بڕای من میسر ترسناکی حساسیەتی شوێنی میسر دراوسێتی ئیسرائیلی و شوێنی میسر لە سیاسەتی عەرەبستانی سعودی وڵاتانی خەلیج بە شێوەیەکی گشتی و ئەو ترسی کە وڵاتانی خەلیج لە بەهاری عەرەبی بۆیان دروست بوو ئەمە دژە مەوجەیەکی دەژە شۆڕش بە ڕێبەرایەتی سعودی و ئیمارات و ئەمانەی دروست کرد ئیخوان هەڵیان هەبوو پێکاتی فکری ئیخوانی ئەوەی کە حیزبێک دروست ببێ و جەماعەتێک لەو لاوە هەیمێنی بەرسەرا بکە ئەمە بۆ چوونێکی ئەمە ئەزمونێکی هەڵەیە بەڵام ئێمە ئەو قسانی دەربارەی میسرەکردین نە لەوەی دیفاع لەیەکە بکەین لەبەرەوەی ئێمە ئەم ئەزمونانەوەکو ئەزمون سیرکەین بۆ وڵاتی خۆمان بێلایانانە سەیریان بکەین مەسەل محەممەد مرسی لە دەسەڵاتە بووە سوپای بەدەستەوە نەبووە لەبەرەوە سوپات دیار بوو دوایی لەگەڵ چێ بوو وەزارەتی ناوخۆی بەدەستەوە نەبووە پۆلیس و ئاسایش و ئەمنەوە دیار بوو لە دەست چێ بوو ئیعلامی بەدەستەوە نەبووە دوایی دەرکەوت ئیعلام لەگەڵ چێ بوو هەموو ئامرازەکانی کۆنتترۆل و خۆسەپاندنی بەدەستەوە نەبوو لە وڵاتەیە ئیخوانەکان هەڵەی گەوران ئەوە بوو تێنەگەیشتبوون لە ئەرکەکانی قۆناغەکە لە ئیستحقاقی قۆناغەکە لە مەترسیەکانی ئەو تەحەدایە و لە حساسیەتی دۆخی مسر لە حساسیەتی دۆخی مسر بۆیە ئەڵەم هەڵەی سیاسیان کرد بەڵام بەرامبەرەکانیان تاوانیان بەرامبەر پرەنسیپەکانی باشە بەڵام هەر ئەو سوپایە هەڵبژاردنەکەی مسری پاراست و هەر ئەو سوپایش دەسەڵاتی ڕادستی مرسی کرد ینی بۆ لەگە مرسیا بێت ئەی ئەوە خۆ جۆرێک لە پشگیری نییە بۆ ئیخوان کە حیمایی هەڵبژاردننی کرد هەڵبژاردنێکی باش بەڕێوە چوو محەممەد مرسی تا دەرچوو سەرۆگەکانی سوپا هات بە ڕسمی
پۆستەکەی ڕادەست کرد خۆی چەند یەکەم جار قرار بوو لە هەڵبژارنەکانی سەرۆک کۆماریە ئیسلامیەکان دەرنەچن ئەو بوو ئیشێکی زۆر کرا بۆ شەفیق دەرچە لە بەرامبەر ئەوان بەڵام ئەو قۆناغە سەری نەگەر قۆناغی دوای ئەوە یەکسەر ئەم نەخشەیە لە وڵاتانی خەلیج و هەندێک ناوەندی ترەوە دەستی پێکرد ئەو سوپایە ئەگەلانی کەمی بڕوای هەر بە بوونی خوان مسلمینە ویە وەک هێزێکی سیاسیش دیارە بە ترۆریستی نادەنە قەڵەم و 5,000 کەسی لێ ناکوشتن و 40,000 لێ ناقزنە زیندانەکان و بە 700 بڕیاری عدامیان بۆ دەرناکە و دادگانەی کە بە ئەمریوانە جوڵێنەوە لەبەرەوە دامەزراوەی سوپا دامەزراوەیەکی دژی دیموکراسیە لە میسر یەکەم قسەی ڕێبەری کودەتایشیەکانیش هاتە سەر حکوومەتی تا 25 ساڵی تر میسر بە کەڵکی دیموکراسی نایە چاوەڕێی دیموکراسی مەبن زۆر باشە ئەگە بگەڕێمەوە سەر پرسیاری یەکەمم کە قسەم لەسەر مەسەلەی ئیخوان کردووە هاتنە دەرەوەی هێزە تونڕەوانە لە هەناوی ئیخوانە ئایا دروستکردنی نظام خاص لە کاتی خۆیان لە مێژووە و چەندین تیرۆر لەوانە تیرۆری ئیمامی زەهەبی لەوانە تیرۆری نەقراشی هەموو ئەمانە واناکە کە بڵین بڵێ ڕاستە بەشێکی ئەو هێزە تونڕەوانەی کە لە ئێستاە لەژە پەردەی ئیسلامە کاری تونڕەوی ئەنجامەدەن بڵێ لە ڕەحمی ئەم قوتابخانەیەوە هاتوونەتە دەرەوە و تەنزیری ئەمانە بووە کە ئەم هێزانەی وا لێ کردو بڕایان بەم تونند و تیژی و هەبێت من وتارێکم لە ڕۆژنامەی ئەوێنە بڵاو کردەوە لەسەر سەرچاو فکریەکانی تونڕەوی ئاینی و داعش کە 5 سەرچاوی فکرین بۆ دیاری کردوون ئەمە جگەلەوەی کە تونندڕەوی بە شێوەیەکی گشتی بەرهەمی شکستی دەوڵەتە بەرهەمی شەڕی ناوخۆیە بەرهەمی نەهامەتی و کارەسات و خوێن ڕێژیە لە زۆربەی وڵاتانی دنیاە هەتا ئەگەر سەیری ئەزمموی ئەوروپاکەین فاشزم و ناززم هەردووکیان بەرهەمی شکستی ئیتالیا و ئەڵمانیا بوون لە شەڕی جیهانی یەکەمەوە ئەو تاڵاوی کە نوشت بوویان لە ژێردەستی دوایی بە فاشزم و ناززینم 5 سەرچاوی فکریم دەستنیشان کرد بۆ تونڕەوی کە بۆیە گەڕێنەوە دوای ئەوەی کەواقعی سیاسی و کۆمەڵاتی و ئابووری دروستە بێ یەکەمیان مێژووی ئیسلامی گروپە تونڕەوەکانی وەکو خەواریج دووەمیان فقی ئیسلامی ئەو فقی ئیسلامی کە زۆربەی بەرهەمی ئیجتیهاد و فتوای زانایانە لە سەردەمی خۆیە بەڵام ئێستا بەداخەوە خەڵکێکەیە نەک تونڕە و میانە ڕەویش جیاوازی ناکەن لە نێوان ئیسلام و فقی ئیسلامی کە ئێمە بۆ هەموو سەردەمێ ئەبێ فقی خۆمانە بێ ئەبێ تێگەیشتنی سەردەمانی خۆمانە بێ بۆ فەقە نابێت لەگەڵ ئیسلام تێکەڵاویکەین سێەم وهابێتی شۆڕژێڕە گەڕانەوەی جارێکتر بۆ قوتابخانەیە چوارەم فکری ئیسلامی هاوچەرخە لەوانەشی خوان المسلمین کە بەشێ لە ئەو بۆچوونانەی ئەوان هێناویانە ئەگەر تەجاوز نەکرێن خەڵکێک بۆ نمونە ئێستا بۆچوونی 30 ساڵ لەمەوە پێشی خوانەکان تەبەنیکە بە دڵنیا و تونوتی جەرەشێ پێنجەمیش فکری سیاسی هاوچەرخە لەوانەش ئەو ئایدۆلۆژیا شۆڕژێڕانەی کە لە دنیا باو بوون بە دڵنیایەوە بیری ئیسلامی نوێ مەرج نییە تونڕەوی هەرەوە بێ کە تۆ خەڵک بکوژی تونڕەوی لە خوار ئەوەشەوە هەیە من لە وتارێکی ترمە ڕخنە لە ڕخنەی ئیسلامی لە تونڕەوی ئاینی و داعش باسی ئەوم کرده بوو ئێستا ئەوانەی تەرکیزەکەنە سەر دروستکردنی دەوڵەتی ئیسلامی سەر پیادەکردنی شەریعە لە ڕێی زەبر و زەنگ و پۆلیس و شەقەوە بەسەر خەڵکیە ئەوانش ئاستێکی تندە لە تونڕەوی ئێمە بێ شەڕ لەگەڵ ئەو ئاسش لە تونڕەویا بکەین بۆی کۆمەلگایەکمان هەبێ ئیسلام لەناو کۆمەلگایە ئارەزوومەندانە پیادە بێ وەلانی کەمی ئازادیەکان و دیموکراسی بەیەکەوەژانی ئاشتی خوازانە لەناو تەواوی تەوەژم و پێکاتەکانە پارێزراوە زۆر باشە بۆ چوونێک هەیە کە ئەڵێت پرسیاری دیموکراسی یان قسە لەسەر دیموکراسی لەگەڵ ئیسلامیەکان مەکە لەبەرەوەی ئەوان خاوەنی پرسی دیموکراسی نین ئەوان خاوەنی پرسی جێبەجێکردنی شریعەتن تۆڵێکی لەسەرەوە ئەم قسەیەکی کۆنە قسەی 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێشە قسەی ئێستا ئیسلامیەکان نییە من تەواو بە پێچەوانەوە ئەڵێم کاتێ پایەکانی دیموکراسی لە کۆمەلگا مسلمان نشینەکانە تەنانەت ئەلمانێکی میانە ڕەویش پیادابێ لەم کۆمەلگایانەوە ئێمە لە کۆمەڵی شەڕ و ئاژاوە و فیتنە و شەڕی ناخۆ دوورەکەوینەوە کە دیموکراسی ببێ بە گەشەکردنێکی سروشتی تەوژمی ئیسلامی و فەرهەنگی ئیسلامی ناو کۆمەلگاکە خۆی من لەبەرەوە پێخۆشحاڵم لە هەندێک شوێنە ئیسلامی بوون و دیفاع لە دیموکراسی ئێستا تێکەڵاوە بێ لە دنیای ئیسلامە و من دوێنە بەرامبەر لەم ڕۆژانەیە بەرامبەر مامۆستایەکی زانکۆش وتم لە هەموو جیهانی ئیسلامە لە ئەم لەحزەیە حیزبێکی ئەلمانی نییە لە دیموکراسی بوونە لە پێش ئیسلامیەکانەوە بێ لە هەموو جیهانی ئیسلامیە بۆیە هیچ لە هەموو جیهانی ئیسلامی آخر تۆ کۆمەڵێک کێشەی فقهیت هەیە یعنی ئەی تۆ ئەم کۆمەڵە کێشە فقهیە لە ئاینی ئیسلامە لەگە دیموکراسیەدا چیلیەکە یعنی تێپەڕێنی بۆ نمونە ینی مەسەلەی ئەهلی زیمەتە هەیە بەرامبەر مافی هاوڵاتی بوون مەسەلەی بۆ نمونە مرتەدیت هەیە بەرامبەر بە ئازادی بیرکردنەوە بۆ نمونە چەسپاندنی کۆمەڵێک بنەمای شەرعیت هەیە وەکو سزا دەست بڕین جڵد لێدان نازام چی ینی ئەمانە هەمووی کێشن لەگەڵ دیموکراسیەت و لەگە مافی مرۆڤە ئەمانە چی لێ بکەین تێپەڕێنین
بەڵە قوربانجانەوە بەڵە زۆربەی تۆ بێ ئەزانی بێ لەسەر چی حکم بدەی بەسەر خەڵکەکانە نابێ لەسەر وەکو برادر لەم ڕۆژانەیە وتی وڵی لە شوێنێ بووم مامۆستایەکی زانکۆتی ئیسلامیەکانەڵی دیموکراسی بەڵای خۆراوایە وتم کاکە چۆناوایان وتی وڵی وتم چۆنەڵێ ئەدەی لە پرۆگرامەکانیانە لە مەکتب لە بەیاننامەکانیان لە شتەکانە بۆم بێنە وتی وەڵام مامۆستایەکی من لە میسر خوێنومە مامۆستایەکی ئیسلامی لە میسر وای وتووە ئەمە نابێ تۆ کاڵی ئیسلامی ئەبێ پرۆگرام و پێڕەویان هەیە ئەدەبیاتی نووسراویان هەیە ئەبێ لەم ئەدەبیاتە نووسراوی خۆیان بڵێ ئەوە واڵێن ئەوان محکومن بۆ ئەدەبیاتە نەمەحکومن بە فقهەیەکی هەزارەها مجەڵەدی لەو هینەتە تێگەیشتنی ئەو لە پرۆگرامەکەی خۆیەتی لە ئەدەبیاتەکەی خۆیەتی لە هەڵوێستە سیاسیەکانی خۆیەتی لە دیدگایەتی لە ئەو بەرنمەیە کە هەڵێ بژێر کە ئەیخاتە ڕوو هەڵبژارنەکان ئەمە ئیسلامیە ئەو شتانەی تۆڵی بەشی زۆری تاریخین تێپەڕاون ئێستا مرتەدی چی ئەسڵ هەموو قورئان گەڕێ باسی مرتەدیتیانە ئەتوانم 500 ئاەت بێنمەوە لە قورئان کە دژی مرتەد بوونە ئەوە شتێکی مێژوێت هەیەپەڕێنین ئەهلی زممەی چی ئێستا ئێمە هاوڵاتیمانەیە هەمومان هاوڵاتی یەکسانی لام کۆمەلگایە لەبەرەوە ئەبێ بزانین خوێندنەوەی ئیسلامیەکان گەیشتۆتە کوێ ئەنجا لە بەرەنجامی گەشەی کۆتایی ئەوانە قسە بکەین نەک لە ڕابردووی ئەوانە قسە بکەین بێگومان 20 ساڵەمە و پێش 30 ساڵەمە و پێش ئیسلامیەکان کێشیان لەگەڵ زۆر چەمک و تێگەیشتن و دەستکەوتی فکری و شارستانی هەبووە بەڵام ئێستا مۆدێلێکی تر هاتوۆتە پێشەوە من دڵنیاتەکەم ئەم مۆدلی ئێستا شتێپەڕێ وردە کۆمەلگاکانی ناوچەکە ئەگەین بە قۆناغێ بە جۆرێ لە دەسەڵات نە ئەلمانیە نە ئیسلامیە بەڵام دیموکراسی بێ بە قاسم مشترک و ئامانجی هاوبەشی سیاسی ئیسلامیەکان و ئەلمانیەکان ئیتر شریعەت وەکو قانون نامێنە تەطبیق کرێ ئەبێ بە سەرچاوی یاسادانان یاسا نابێ ئەبێ بە سەرچاوی یاسادانان ماف و ئازادیە گشتەکان بۆ هەمویان زەو دەکرێ ڕێز لە ناسنامەی ئیسلامی کۆمەلگا گیرێ ڕێز لە کێبڕکەی مەدەنی هێزەکانە گیرێ لەسەر نیزام ڕێگەکەوین بۆی ئاڵوگۆڕی نیزام نەبێ ئەو کاتە ئاڵوگۆڕی دەسەڵاتەکەین دەوڵەتی دروستەکەین مەدەنی کە جێگای هەمومانی تابێتەوە نە ئایدۆلۆژیای ئیسلامی تیا حکومکە نە ئایدۆلۆژیای ئەلمانی تیا حکومکە لەبەرەوەی کۆمەلگا مسلمان نشینەکان ئەمە واقعیانە ئیسلامی تایە ئەلمانی تایە مسلمانی تایە نامسلمانی تایە ئەبێ ناسنامەی ئیسلامی بۆی جەنگاوەر دەنەچێت دڵنیا بکرێتەوە ڕێز لەم ناسنامەیە بگیرێ سیاسەتی پێڕەو نەکرێت دژی ئەوە بێ بەڵام لە هەمان کاتێ دیموکراسی ئەبێ ئەو خاڵە هاو بەشە بێ کە هەمومان لەسەری ڕێیەکەوین دیموکراسیش کە یەکسانە بە وەلانانی توندوتیژی لە کای سیاسیە بە ڕێژەی تێگەشتنی مەسەلەکان بەوەی کەس نەڵێ من حەقی ڕەها لای منە بۆی کە کێبڕکەی مەدەنی لەناو کۆمەلگای هەبی و سندوقی دەنگدانیش کێشەی دەسەڵات چارەسەر بکە و ئێمە ئایدۆلۆژیا لابین ئایدیاکەی بێڵینەوە لۆژیەکەی لابین فکرمان هەبێ ئیلهام وەرگرین لەو سەرچاوە فکریانەمان دەوڵەتێک وەرگرین دەوڵەتی خزمەتی کۆمەلگا و پاراستنی ئازادی و مافی خاش ینی کەواتە لەم قۆناغەیە ئێمە ئیسلامیەکان وەکو مەشروعێکی سیاسی سیر بکەین نەگوڵ مەشروعێکی دینی بە بڕابێ وابێ ئەبێ کەوتت ئێمە ئێستا لە قۆناغێکین کاکین کە ئەوەی پێڵن قۆناغی پاش حرەکەی ئیسلامی پاش حرەکەی ئیسلامی کە هەندێک پێڵن قۆناغی پاز ئیسلامیزم یعنی دوای ئیسلامی ئێمە قۆناغێک هەبووە کە پێی وتراوە قۆناغی حرەکەی ئیسلامی کە تێگەیشتێکی شمول و هەمەلایانەی ئایدۆلۆژیانەی هەبووە بۆ ئیسلام ئەسڵ ئیسلامی کردووە بە ئایدۆلۆژیا وەک ئایدۆلۆژیا بەرامبەر ئایدۆلۆژیا مارکسی و ئەوان تەماحی داگیرکردنی دەوڵەتی هەبووە تەماحی داگیرکردنی هەموو جومکەکانی دەسەڵاتی هەبووە بۆی لە ڕێی ئەوەوە لە ڕێی زەبر و هێز و ئامرازەکانی کۆنتترۆلکردنی دەوڵەتەوە بۆچوونەکانی خۆی بەسەر کۆمەلگای بچەسپێنێ بە ناوی دەوڵەتی ئیسلامیەوە وەڕێگا بە فرەینەدا ڕێگا بە ئاڵوگۆڕی ئاشتانەی دەسەڵات لەوەشتنە ئەم جۆرە ئەبێ لە ڕێی شۆڕشەوە سەرکەوی یا بێ لە ڕێی کودەتای سەربازیەوە سەرکەوی ئیسلامی ئێستا لە چوارچێوەی ڕەوایەتی دەوڵەتی هاوچەرخە ئیشەکە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە هەوڵەدا ئەو ئیسلامیش کە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە هەوڵەدا و لە چوارچێوەی ڕەوایەتی دەوڵەت ئیشەکە ناکرێ باسی تەطبیقی شەریعەکەوەکو جاران ناکرێ باسی دەوڵەتی ئیسلامی بکە ئەبێ باسی دەوڵەتی حەق و عەدلکە ئەوەی کە ئیسلامی بوونی دەوڵەتێکیش دیارەکە عادلانە بوونی دەسەڵاتە بۆ جۆرەی کە قورئان وەک محورێکی گرنگی خۆی باس کرد تۆ خۆت هەز ناکەی کە لە عالەمی ئیسلامی ئەمی کە تۆ باسیەکەی تەجروبێکی ئەتوانین بڵین زۆر دەگمەنە بە پێچاوانەوە تۆ ئێستا لە تورکیا و بگرە تا تونوس و تا مەغریب و لە کوردستانیش بەرەوە ئەوە ڕۆیشت و ئێستا ئەدەبیاتەکە بەشێکی وایە بەڵام لە ینی با ئێمە قسە لەسەرەوە بکەین تورکیا ئەردۆغان خۆی ئەڵێ من عەلمانیم باز لەمە بینێ ئەلمانێکی دیندارە تەبیعی لەوێ تا ئێستا بە قانون ئەردۆغان خۆی لە تونس تەجروبەی تونس بە دەست ئەزمێکی اقتصادی گەورە ئەیناڵان کە ئیتحادی ئەوروپی ساڵی پار لەگەڵی هاتە سەرخات چەندین
ملیۆن یۆرۆی بە قەرزیایە بەڵام مەرجی بۆ دانا کە نابێت بۆ تەنسیبی خەڵک بێ ئەگەر تەنسیبی خەڵکی پێ بکردای لەوانە بۆ حیزبی نازا زۆربەی قیاداتی جیش و وەزارەتی نەخۆی قساتە ژۆر دەستی خۆی ساو تەجروبەی وانە بۆیەکە پێڵێن وایە و حیزبی نازا ینی نەجێشی بەدەسەوە بوو وەزارەتی ناوخۆی بەدەسەوە بوو بۆیە ڕازیە بە ئەنجامی هەڵبژاردن ڕەنگە ئەگەر جێشی بەدەسەوە ڕازی نەبووە جێژ نابێت بەدەستی کەسەوە جێژ نابێت بەدەستی کەسەوە خۆی بەدەسەوە وایە ڕەنگە ڕازی نەبووە بەداخەوە لە زۆربەی وڵاتەکان کێشە جێژ بەدەستی بەرامبەر تەجروبەکانی کە ئەوەیە کە لە سووریایی بینین ئەوەیە کە لە لیبیایی بینین ئەوەیە کە لە میسڕای سای بینین میسڕ دەست کردەوە تونند و تیژی کامێ ئەو تەجروبە جوانە منەڵێم ئەسڵ جوانی یەک کێشەیە من ئیسلامیەکان و ئەلمانیەکانیش کێشیان هەیە لەگەڵ دیموکراسی لەگەڵ فرەی لەگەڵ ئەمە ئەزمەی ئیسلامیەکان نییە ئەزمەی کۆمەلگایە بەو ئەندازەی کێشە لەگەڵ دیموکراسی هەیە ئیسلامیەکان هیچ دواکەوتوترنی لە ئەلمانیەکان بۆ نمونە لە سووریا ئەوەی ئەو دۆزەخەی لە سووریا دروست کردو چێ وحشیگەری ڕژێمێکی ئەلمانیە کە پێڵەن بەشارە سەرد داعش بەو هەموو وحشیگەری خۆیەوە تا ئێستا تاوانەکانی ناگاتە قوڵەقاپی بەشارە سەرد مەسە 15,000 کەس لە ماوەیەکی کەمە لەژێر تەعزیبا مردوون هەزارەها ژن اغتساب کراوە 300,000 ئینسان کوژداوە 2 ملیۆن خانوون ڕووخاوە هەزارەها قوتابخانە و ڕۆژانە ئەمزامە هەتا ئەو داعشی وا گەورە کرد و کردی بە مەینەت و بە قوربەسەری بەسەرم کۆمەڵگەیەوەی داعش و جەبهەی نوسڕە وەڵام بدرێتەوە ئەمە بەداخەوە کە ئەم سیستمانە برهان خەلیۆن قسەیەکی جوانی هەیە ئەڵێ لە ئیسلامە کەنیسە نەبوو بەستەمی ئەلمانی کەنیسەی بۆ ئیسلام دروست کرد بەداخەوە وحشیگەری ڕژێمەکە ئەم ڕژێمە ئەگەر بێت و ئاوا داپلۆسینی نەکردایە 6 مان خەڵک لەسەر جادا بە شێوەی ئاشتی خوازانە ڕێپێوانی کرد داوای گۆڕینی کرد داوای ئیسلاحی کرد ئەگەر وەڵام بدرێتەوە بەو خواستانە ئەگەر ئەم وحشیگەریە لە تونند و تیژ و سەرکوت پیادە نەکرایە بە دڵنیاییەوە جەبهەی نووسرە و داعشش پێیانە زۆر باشە کەواتە ئەوە ڕامان ناکێشێتە ئەو بابەوەکە دەوڵەتی نەتەوەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەشروعێکی شکست خواردووە پێویستە دابڕێژێتەوە پێویستە سنوورانە دیاری بکرێنەوە پێویستە جارێکی تر پێناسیەکی تر بۆ دەوڵەتی نەتەوەیی بکەینەوە بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەسڵەن هەر دەوڵەتی نەتەوەیی نەبوون لە ئەسڵا یعنی غەڵەتە بە عێراق بە سووریا ئەمانە بڵین دەوڵەتی نەتەوەیی ڕاستە خۆیان بنەتەوە زانیوە ئەمانە دەوڵەتی قوترین دەوڵەتی مستەناع و دروستکراون هەتا بەمانە سادەکەی نەتەواتی نین ئەگەر وا بوویا بووە دنیا عەرەب وڵاتێکیان نەبووە لانی کەم بووە لە جامیعە عەرەبیە خاوەنی پەیماننامەیەکی سەربازی و جۆرە لە تەکاملی ئابری وا بووە ئێستا بیان توانێ وەکو نەتەوە مامەڵە بکەن بەڵام وەکو نەتەوە مامەڵیان نەکرد ئەم قەوارانە زۆربیان دروستکراوی دەستی ئیستعمارن و هەتا فکری نەتەوەیی لە ناویانە پێ نەگەیشت بەو بەداخەوە فکرنەتەوەیەتەکەش زۆر جار لە مۆدلێکی تونڕەوی ئەوروپیاوە نەقلکراوە کاویش مۆدلی ئەڵمانیا ئەلمانێتەکەش لە مۆدلێکی تونڕەوە هەندێک وڵات نەقلی کردو کە مۆدلی فەڕەنسیە یعنی هەردووکیان لە مۆدلە تونڕەوەکەەوە نەقلیان کردووە ئەم وڵاتانە بەداخەوە نەبوون بە چوارچێوەیەک بۆ پێگەشتنی دیموکراسی بۆ خەمڵینی چەمکی هاوڵاتی بۆ پەرەپێدانێکی و تەنمیەیەکی هاوسەنگ و کە بچێتە خزمەت ئینسانەوە لە ئاستی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی و ئەوانەیە بەداخەوە شکستیان خوارد ئەوەی چەند ساڵیش بینیان کردبوو لەگەڵ خۆیانە هەمویان ڕوخان و عەرزێکی سوتیان چۆن پێناسە بۆ ئەمە بکرێتەوە چۆن ئێمە جارێکی تر پێناسێکی تر بۆ دەوڵەتی نەتەوەیی بکەینەوە یان بیر لە داڕشتنی سنوورەکان بکەنەوە لە کاتێکا بەدەست چەندین هێزی تونڕەوی وەکو داعش و جەبهەت نوسڕە وەکو زۆرێک لەم هێزانەوە ناڵێنی ئەی چی لەم هێزانە بکەین شارەنووسیەمانە چی لێت ئەم هێزانە بە بڕای من ئەم هێزانە قابلی هەڵکردن نین ئەم هێزانە یعنی ئەجەنگن هەتا کۆی کە تیاچ نەم هێزانە بە بڕای من لەگەڵ سەرەتاکانی دەوڵەتی مۆدیێڕن و هاوچەرخ و ئەمانە ناگوجن مەگەر ڕۆژێ بێ احتیمالێ گریمانەیە دانین یەکێکی وەکو جەبهە نووسرا واز لە سەرەتا فکریەکانی خۆی بێنێ واز لە چەک بێنێ واز لە تێزەکانی خۆی بێنێ کە تێزەکانی سەلەفیەتی جیهادی قوتابخانەی دایەتە بەڵام ئەمان ڕۆڵێکی باشی شەبینن هەموو ڕۆڵیان خراپ نیە داعش ڕۆڵێکی وێرانکەر و تێکشکێنەرە بینێ بەشێ لە وێرانکردنەکە ئەو میراتە شومەیە کە لە پاش سایکسبیکۆ بۆ ئێمە ماوەتەوە بەشێک لە قاز ڕوخانیەکە ناتوانێت بیناکاتەوە ئیشی ڕوخاندنە بەڵام ڕوخاندنەکەی بەشێکی لە قازانجە بە تایبەتی من پێم وایە لە بەرەنجامی کۆتاییە لە قازانجی پرۆژەی نەتەواتی کوردی بێ و یەکێ لەو نەتەوانەی بە تعبیری عەزمی بشارەیەکە لە موفەکرە عەرەبە مەسیحیەکان یەکێ لەو نەتەوانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا تا ڕادەیە پرۆژەی نەتەوەی هەیە کورد تا ڕادەیە پرۆژەی نەتەوەی هەیە بەداخەوە لەناو خۆمانە کێشەمان هەیە زۆر جار نەتەوەیانە مامەڵە ناکەین بەرز نابینەوە بۆ سەر ئاستی خەمە نیشتیمانیەکان بەڵام زیندوەتێک لەناو کووردا هەیە پرۆژەیەکی نەتەوەی هەیە ئەگەر ئێمە خزمەتیان پرۆژە نەتەوەیەتی بکەین و بەرەو پێگەشتووی بەرین ئەتوانی ببێ بەیەکێ لەو پرۆژانەی مۆدلێکی تر لە دەوڵەت لە ناوچەکە پێشکەشکەین بە تایبەتیە گەرێمە لە یەک کاتە توانیمان جۆرە لە یەکتر تەواوکردن لە نێوان ئەرکی نەتەوەسازی و ئەرکی دیموکراسی
تەواوکەین چون ئێمە لە یەک کاتە هەردوو ئەرکەکە ڕوو بە ڕوومان بوو تۆ بۆ هەموو کێشە ناوخۆیەوانەیە کامە مۆدلێکی تازە پێشکەشەکە لە دەوڵەتی نەتەوەی ینی پێدوانێ لە داهاتەوەش هەر مۆدلێکی شکست خواردووە بێ وکوانێکە ئێسای بینین بەداخەوە ئەوە ئەگەرێکە لە بەردەممانە کە یەکێ لە کێشەکانی ئێمە دەسەڵاتدارەکان ئەوانیش لە شاخەوە هاتوون لە بزوتنەوەی ڕزگاری خوازی چەکداری میلەتێ بوون بەداخەوە لە زۆربەی دنیاە بزوتنەوە ڕزگاری خوازی میلەتێک کە دەوڵەتیان دروست کردووە گەندەڵی لە وڵاتەکە دروست بووە سەرۆری قانون نەبووە دیموکراسی کەم بووە لەبەرەوەی شۆڕژێر زۆر جاخۆی لەسەر و منطقی دەوڵەت و قانون و یاسە و ئەم جۆرەشتانەوە ئەبینێتەوە و قەرەبووی ژانی ڕابردوویە کاتەوە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئێمە ئێستا هوشیارێک لە کوردستانە پێیا بووە و ئێمە لە قۆناغێکی نوێ یاژین کە لە جیهانی سێ جارانە ناژین ئێمە لە بەردەم دوو ئەگەڕین ئەگەرێک کە هەمان مۆدێری دەوڵەتی شکستخواردووی ناوچەکە لە کوردستانە بەرهەم بێنینەوە و دەوڵەتێک کە ئێمە بە چاوی ئەزمونەوە سەیری ئەو ئەزمونە بکەین و گەلی خۆمان و مێژوە شۆڕژێر و کارە ساتوارەکەی بە شایستی ئەوە نەزانین ئەزمونێکی شکستخواردووی لەو جۆرە لە ناو خۆمانە بەرهەم بێنینەوە هیوادارین ئەگەری دووەمیان سەرکەوت زۆر باشە تۆ لە مەسەلی شکستی دەوڵەتی نەتەوەی قسە لەسەرەوە کرد کە زەڕورە ئەمە دابڕێژرێتەوە دەوڵەتی مۆدێرنە لە ناوچەکە دامەزرێ مۆدێرنە لە کۆمەڵگایەکە کە هێزێکی وەکو داعش تایە چەکەرە ئەکا هێزێکی وەکو جەبهەت نوسرەت جێی تیا بێتەوە گەشەی تیاەکە تا چەند داهاتوویەکی گەشتبینانەی هەیە پێمە نەچێ ئەمەش داعش ئەوانش ڕوێکی تاریکەکەی مۆدێرنن ئێمە مۆدێرنە دوو ڕووی هەیە ڕوێکی تاریکی هەیە کە لە ڕەگەزپەرستی و فاشزم و نازیزم و بەعسیزم و داعشزم و ئەم جۆرەشتانەیە خۆی بینێتەوە و لەگەڵ دکتاتۆریەت و پێشێرکردنی مافەکان و دەوڵەتی پۆلیسی و وەلانانی یعنی دیموکراسی و ئەم جۆرەشتانە ئەمە ڕوە تاریکەکەی مۆدێرنێ ئەمەش مۆدێرنەیە بەداخەوە کە زۆر جار کێم و زووخاوەکەی ئەم مۆدێرنەیە هاتووە بۆ کۆمەلگاکان ئێمە ڕوە جوان و ڕووناکەکەی و مژدەبەخشەکەی مۆدێرن نەهاتووە بۆ ئێمە کە دیموکراسی و فرەیی و یەکتری قوبوڵکردن و لێبوردەیی و مافەکانی مرۆڤ و ئەم جۆرەشتانەیە و دەوڵەتی مەدەنیە لە بیرمان نەچی ئێمە لە ئەڵمانیا فاشزممان هەبووە لە ئیتالیا ناززممان هەبووە لە هەتا ساڵەکانی چل لە یابان ئیمپراتۆرێتێکمان هەبوو وەکو خوا پەرستراوە خەڵک بە خواوەندی زانیوە بەڵام لە دوای شکستی ئەو ئەزمونانە ئەڵمانیا چه ئەزمونێک بیناکە یابان چه ئەزمونێ بیناکە ئیتالیا چه ئەزمونێ بیناکە بوونی داعش و ئەوانە ئەسڵەن ئەمە ڕەنگە هەڵ زووخاوی چەند ساڵی ناو دڵیەم کۆمەلگایانە ئەم تەقینەوەی ئەم شەڕە گۆڕانکاریێکی گەورە بە دوای خۆیان بێنێ مەرج نییە وەکو وتمان ئەمە وێرانی دروستەکە بەڵام ڕەنگە سەرەتای بیناکردنەوەیەکی تازەش دروستکە لە ناوچەکەیە کە لە کۆڵ کۆمەڵێک کێشە بینەوە بەڵام بەداخەوە لەسەر حسابی ئازار و مینەتی و کوشت و کوشتاری هەزار باشە بەڵام قسەکە لەسەر ئەو بنیادنانەوەیە ینی ئێستا هێزێکی وەکو داعش کارێکی وای کردووە کە قسە لەسەر دی نەکرێ ئەمە حقیقەتێکە ئایا دین لەگەڵ مۆدێرنە ئەتوانێت هەڵبکە مۆدێرنە ئەتوانێت لە کۆمەلگایکی ئاینیە جێ خۆی بکاتەوە ینی لە کاتێکا لە ئەوروپا ئەم ئەزمونە گەشەی کرد کە دەوڵەتێکی سکۆلار دروستکرا کە دین لە دەوڵەت جاکرایەوە ئایا لە دەوڵەتانی ئیسلامیە ئەگەر هەیە ئەمە چەگەرە بکە ئەم بیرۆکەیە بێتە ئاراوە خەڵک بڕوابەوە بێنێت کە بەڵێ پێویستە ئیتر ینی سنوورێک بۆ دین دابنرێەوە دین لە دەوڵەت جا بکەینەوە یاسا جابێ و دین جابێ کاگرێت پێم وایە ئێمە تازە مۆدێرنە بۆ ئێمە نایە 150 ساڵە مۆدێرنە هاتوۆتەوە بەشێکە لە مێژووی ئێمە لانی کەم ئێمە یەک سەدەیە لەگەڵ مۆدێرنەیە 150 نەرمەکەین ئێمە قوتابخانەکانمە مۆدێرن نەخۆشخانەکانمە مۆدێرن بازاڕەکانمە مۆدێرن ڕاستە ڕەگەز و توخمی سونەتگەرا شتێکەڵاو بەینەکانیشمان هەیە کێشەشمان کێشەی دین نییە دین هەتا ئینسان بمێنێ دینی شەمینێ کێشەمان تێگەشتنی ئینسانەکانە بۆ دێن بەڵێ من گەشتبینم کە جۆرە لە لێکدانەوەمان هەیە بۆ ئاین ئێستا لای کۆمەڵی مفکر لای کۆمەڵی هێزی سیاسی کە جۆرە تەرحەکەن کە نەک ئیسلام و مۆدێرنە و دیموکراسی ڕۆجوانەکەی مۆدێرنە تەبیعی ڕۆ تاریکەکەی مۆدێرنا بە ئیسلام دژایەتی بکە و ئەبێ لە کۆمەلگای خۆمانە دەریکەین بۆی ڕۆجوانەکە جێگای بگرێتەوە کە نەک هیچ کێشیان نییە بەڵکو ئاشیژەکەینەوە ئێمە کۆمەلگایەکی وەکو تورکیمان هەیە یەکە لە مۆدێرنترین کۆمەلگاکانی وڵاتی ئێمەیە کۆمەلگایەکی دیندارە کۆمەلگای مالیزی و ئەندەنوزیمان هەیە یەکە لە کۆمەلگا مۆدێرنەکانن کۆمەلگای ئەمریکیمان هەیە لە 1995 ئینسانەکانە دیندارن بێگومان ئاستی جۆرا و جۆرمان هەیە لەم کۆمەلگایانەیە بەڵام سەرنجام بە قەنەعەتی من جۆرە لە بیرکردنەوەی کراوەی هاوچەرخ لەگەڵ جۆرە لە مۆدێرنەیە ئەزمونێک لە مۆدێرنەش گەشاکە لە وڵاتانەیە کە بەڵێ ئێمە ئەتوانین ئەزمونێکی مۆدێرنەی خۆمان گەشە بکەین و بەشێک من لە شارستانێتی جیهانی لە هەمان کاتە ڕێز لە شوناسی مێژووی ئاینی خۆشمان بکەین. بەڵێ زۆر باشە هەر بۆ بۆنەی کە تۆ خۆت باسێ لە تورکیا کرد
تۆیشە بوو لەوانەیە کە زۆر باسی ئەردۆغان تەکرد باسی تەجروبەکەی تەکرد معجب بووی پێی ئێستاش هەر بە هەمان شۆ یانی لە دوای هەڵوێستی تورکیا لە هەرێمی کوردستان و لە دوای هەڵوێستی بەرامبەر بە کۆبانیە و لە دوایەوەی قسە لەسەرەوە ئەکرێکامە داعش ئەژنەدایەکە تورکیا داعمی ئەکا و دەرکەوتنی هەندێک بەڵگەی ئەملاو ئەولا هیچ بۆ چوونە نەگۆڕاوە لەسەر بۆ چوونم نەگۆڕاوە لەبەرەوەی پێم وابوو من دووشتم نووسی یەکێکیان کورد و یەکێکیان درێژ یەکێکیان نووسین بە شەیتانکردنی تورکیا مەسەلەی ئایدۆلۆژیای لە پشتەوەی بۆ هەندێک مەسەلەی مزایدی حیزبی لە پشتەوەی لە کوردستانە بۆ هەندێک مەسەلەی ململانەی هێزێکی هەرێماتی لە پشتەوەیە دش بە تورکیا و من وتم ئەمانەی لە پشتەوەیە بە جەوهرە خەمینەتەوەی نییە چکم ئەو بۆ شایە استراتیژیەی ئەگەر تورکیا و پەیوەندی لەگەڵ کورد و هەرێمی تورکیا کوردستانە تێک بچێ ئەو بۆ شایە استراتیژیەی تورکیا دروستیەکە هیچ هێزێک نییە بۆ کوردی پڕکاتەوە لەبەرەوە ئەنجام من عەدالە و تەنمیە لە دوو ئاستا هەڵەسەنگێنم بیرمان نەچێت عەدالە و تەنمیە 7 ملیۆن کەسی وڵاتێک کورد نابێتەوە بۆ هەڵوێستی عەدالە و تەنمیە و ڕەجەب تەیب ئەردۆغان بەرامبەر قەزیەی کوردی بۆ من گرنگە تا ئێستا لە مێژووی تورکیایە کەس لە عەدالە و تەنمیە بۆ کورد باشتر نەبووە کەس لە عەدالە و تەنمیە پەلەمەکە بە قسەکەم تەواوەکەم هەر لە کاتێکە ئەوان هێزی پێشمەرگەیان بۆ کۆبانی بە ناو خاکی تورکیا برد خۆ سەیرت کرد سەرۆکی مەهاپەکە هەر لە تووڵەکەی ئێنارتیان نووسرا بۆڵێکی ئەڵێ هەست لە قوڵاییەوە هەستی گەلی تورکیا برینار کردم ڕۆشنی هێزی پێشمەرگەمەکە ئێمە من لە دوو ئاستا عەدالە و تەنمی هەڵەستەنگێنم ئاستێک کە فکرێکە کە ئەزمونێکی سیاسیە لە کۆمەلگایەکی پێشکەوتووە لەگەڵ چەمکی دەوڵەتی هاوچەر خاگونجێ لەگەڵ دنیای مۆدێرنە مامەڵاکە ئەتوانێت کۆمەلگاکەی خۆی پێشخا منیش عەدالە و تەنمی حیزبەکەی خۆم لە کوردستانە ئەو بۆ تورکیای مەزنی خۆی هەوڵەدان مافی خۆیەتی منیش بۆ کوردستانی مەزنی خۆم هەوڵەدەم مافی خۆمە ئەو گونجانەی لەگەڵ منطقی دەوڵەت لە شەرعیەتی خۆی لە پێشخستنی ئابووری لە خۆشگوزرانی وڵاتەکان بدۆزێتەوە نەک پیادەکردنی تێگەشتێکی دیاریکراو لە شریعەتا وەک لە هەندێک وڵاتی عەرەبی و ئەمانەیە بینیمان بۆ لە بەشەکەی تر پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە و بە کێشەی کوردەوە ئەوە ڕخنەی لێگرین بەس بە قەناعەتی من لە دوا ڕۆژیشە تورکیا و کورد ئەبن بە هاوپەیمانێکی استراتیژی و بۆ کورد وا قازانجە ئەکەپە لە سەر حکم بمێنێتەوە ئەکەپە لە سەر حکم نەمێنێتەوە زەبرێکی استراتیژی لە کوردی باکوور لە هەرێمی کوردستانی ژەدرێ سەرە ڕای هەموو ڕەخنەکانیان لێدرێ هێزە شەپەکانی تورکیا زۆر زووتر هاواریان کردوتیان کە ئەبوایە حکوومەتی تورکیا ڕێبایە کۆمەک و هاوکاری بۆ کۆبانێ بچێت جاپە ئەوە ئەمان فێریان کردن مزایدە بکەن بەسەر قەزیی کوردیەوە ئەوان ئەگەر لەسەر حکم بنێستا یەکسەر مامەڵەی خۆیان سیاسەتیان وایە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان داقن یەکسەر مامەڵە لەگەڵ بەخار باشە بەڵام ینی تۆ خۆت ئێمە ڕقنە لە ئەکەنەعاتێوانەیە لە دوایم ئەزمونەوانێ ئەوە دەرکەوت کە لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و تورکیا تەنها تورکیا سوودمان بۆ نەخێر تۆ لە یەک حاڵەت تا پێویستە بۆ بوو لە کاتێکا خەریب هەموو بەرژەوەندەکانی تورکیا لە هەولێرا بکەوێتە ژێر مەترسیەوە تورکیا تەنانەت بە تەنگ بەرژەوەندەکانی خۆشەوەناوە ینی نەیەتوانی تورکیا نیەت پاکیشی باشتر بەرامبەر بە کوردی عێراق و بەرامبەر بە کوردی خۆشی بنوێنێ بەوەی کە هەرزوو بەزوو دەرگای کۆمەک و هاوکاری بۆ کۆبانێ بکاتەوە کاکە گیان مافی خۆمانە ڕخنە لە تورکیا بگرین مافی خۆمانە ڕخنە لە ئەکەپە بگرین گلەیان لێ بکەین بەڵام من پێم وایە ئەو چاوەڕوانی ئێمە لە تورکیا هەمانە لە کۆماری ئیسلامی و میکانیزمی دروستکردنی بڕیار و بە دمەوەچوون و دروستکردنی مەشاکل و بەدەمەوەچوونی خۆی بە هەمان چاوەڕوانی لە تورکیا غەڵەتە ئەنجا تورکیا ئەوەنە جێل نییە ئەو هەموو بەرژەوەندەی لە هەرێمی کوردستان هەبێ ئاگای لە دنیا نەبێ کام بەرژەوەندە تێجێ قسە نەکە بە هیچ جۆرێ تورکیا دڵنیا بە لەوەی ئەم بەرژەوەندیانەی پارێزراوە بێ من خۆستا ناتوانم باسی موقیفی تورکیا بکەم باسی ئەو ناکەم خۆزگا و مەقالەی من کە نووسیومە مەقالێکی درێژە کە لە کوردیوە بڵاوم کردوێتەوە بە ناوی بە سیاسی مەترسی بە سیاسیکردنی پەیوەندیەکانی هەرێم و تورکیا چۆن لە سروشتیان پەیوەندیانە و ئایندیان تێبگەین سیاسیە بەڵێ پەیوەندەکە خۆی هەر سیاسیە بەستم بە حیزبیکردن بەستم بە حیزب باشە پێت باشە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرەو ئەردۆغانیەت هەنگاو بنێ یا بەرەو ئیخوانێت بەرەو پێم باشە ئەزمونەیەکی کوردستانی خۆی گەشە پێ بە بەرەو ئەکەپە هەنگاو بنێ بەرەو ئیخوانە بەرەو ئەکەپە ینی هێندە ئەردوغان من لە لایەنی فکری و لە لایەنی پراکتیکی و حکومڕانی
ئەکەپە ئەبینن و تۆ بۆ شێوەیە ئسرارێکی لەسەرەوەی بەرەو ئەکەپە هەنگاو بدێ بەر ئیخوان ناڕۆ بەداخەوە کۆمەلگا ئێمە ئەوەندە گەشە کردوونیە لە ڕووی مؤسساتی و ئێمە هێستا بەداخەوە هێشتا دەستورمان نییە هێستا چوارشێوەی یعنی چەمکی هاوڵاتی یەکسانمان نیە هیچ کوردستانمان نەبووە بە نیشتیمان نەک خاکینەتەوەی بەو مانای هەمومان لەسەر زەویەکە خاوەنی ماف و ئەرکی وەکو یەک بین بە دەرلەوە من پێم وایە حیزبی ئیسلامی نابێ شروتی دین شروتی ئەندامەتی بمێنێ ئەبێ حیزب پاشخانی ئیسلامیمان هەبێ نابێ حیزبی ئیسلامیمان هەبێ لە کوردستانە ئەبێ حیزبی کوردستانی پاشخانی ئیسلامیمان هەبێ ئەبێ حیزب لەسەر ئەساسی هاوڵاتی بوون دروست ببێ لەسەر ئەساسی پرۆژەی سیاسی دروست ببێ بۆی هەیە ئیلهام لە ئیسلام وەرگێ بەڵام بۆی نییە لە ڕاستیە ئەندامەتی دین و حیزب تێکەڵاوکە یاخود تەرزێک لە دینداری بێوە بەسەر کۆمەلگای فەرز باشە ئەم قسەی تۆ معنای ئەوەیەکەی گرتووی ئیسلامی کوردستان وازی لە بڕوابوون بە چەمکی حاکمیت بە بڕوا قوتبی و مەودودیەکەی هێناوە بەڵێ گرتووی ئیسلامی دەمێکە واز لە شتانێنەوە وازی لێناوە ینی ئێستا ناتوانانی گرتووی ئیسلامی یا کوردستان گرتووی ئیسلامی کوردستانەوە پێناسەکەیەتی لە پرۆگرامی خۆیاتی دیارە پرۆگرامی حاکم بەسەریەوە ڕەنگە هەندێ خەڵک ما بە هێشتا بە جوانیەوەی هەزم نەکردوێ ئەڵێ گرتووی ئیسلامی کوردستان حیزبێکی نیشتیمانی سڵاحیە تێکۆشە لە پێناو کۆمەلگایەکی گەشە کردو دەسەڵاتێکی دادپەروەرە زۆر باشە کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوەمەوێ زۆر بە کورتی وەڵامم بیتەوە لە وتارێکە تۆ ئەو تونڕەویەکی ئێستا لەژە پەردەی ئیسلاماکرێت مقارنەت کردەوە بە تونڕەویە کە لەژە باڵی فەلسەفەی مارکسیزم کراوە پێ دوایە دوو تەجروبەیە ئاسانە بەم شێوەیە بەراوردیان بکەین بەیەکەوە یعنی ئەوەی مارکسیەکان لە مێژووە کردوانە هەمانەوەیە کە داعشی 100 کەس و 800 کەس بەیەکەوە ڕەمیەکات و سەریانە بڕە و تەسویرانەکە بەڵێ پێم وایە من تونڕەوی بە ناوی خواوە بکریا بە ناوی مۆدرن یا بە ناوی چینەوە یا بە ناوی نەتەوە ئومەتەوە بەڕای من تەنها پاڵەرەکانیان جیایە و زمانی قسەکردنیان جیا و تەسیلیان جیایە ئەگینا یەک شتەکەن و من دووسێ و تاریش مامادەیەکە لە بوارەکانی مارکسزمی شۆڕجەر و داعش و تونڕەوی ئیسلامی بەراورد دەکەم خمێرە سوورەکان 2 میلیۆن کەس دەکوژن 4 میلیۆن کەسی تیا بێ کەمبۆچیا ئەڵەن با 2 میلیۆنی بڕوا گرنگەوەی مارکسزمێکی پاک و پوختە بەسەر 2 میلیۆنەکەی ترا ئیجمێگە کاتێ ئینقلابەکەی ئەفغانستانە بێ 700,000 کەس دەکوژرێ لە یەک ڕۆژە لە ئەفغانستانە لە ناوچەی هەراتە کە ناوچەیەکی کوردنشینە ئەمەی داعش و ئەوەی بەشارە هەمان ئەوە شتە ناکات ئەوەی شیعە هەمووی بکوژە بۆی سونەیەکی پاڵمێنێتەوە هەمان منطقە حتا سونەش بکوژەی تونڕەوی هەمان منطقە بۆی ئێمە بێت دژی تونڕەوی بین تەنا دژی یەک مۆدل تونڕەوی نەبین تونڕەوی بڕوانەبوون بە دیموکراسی بە ئازادی ئینسان بە ڕێژەیی بە کەرامەتی خواپێداوی ئینسان تونڕەوی لە هەر بەرگێکا بوو بە ناوی خوا بوو بە ناوی نەتەوە بوو بە ناوی چینەوە بوو بە ناوی شتێ بوو ئەبێ ئێمە دژی بین دژی یەک جۆری نەبین و باوەش بەوەکەی تر بگەیتەوە ستایشەوەکەی تر بین توش تونڕەوی خەتەرە ترسناکە بۆ سەر ژیان بۆ سەر ئینسان بۆ سەر بەها ئەخلاقیەکانی ژیان و ئینسان و بۆ سەر ئێستا و ئایندەی مرۆڤایەت بەڵێ زۆر سوپاس دەکەم مەبوو بەکر عەلی نووسەر و سیاسەت سوپاس بۆ ئامادەبوون خۆشەویستان ڕۆماڵ ئەم شۆمان کۆتایی هات سوپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بەیەگەشتنەوەمان لە ڕووماڵێکی تر و دیدارێکی تردا هەموو لایەکتان خۆشیاون.